نیمەینە کاکەمەی نامێ ئێمە کە لە خوارەوە واژوومان کردووە نوێنەری بەشێکی زۆری سوودمەندوانی قەرەبووی پرۆژەی گوندی کۆرین دوای ئەوەی لە 29 پێنجی 2019 قەرەبوو کراینەوە بە پێدانی پارچە زەویەکی 200 مەتری و لەلایەن بەڕێزانی شارەوانیەوە بەڵێنمان پێدرا کە لە ماوەی 2 مانگدا تاپۆکردنی زەویەکانمان دەست پێ بکات و دواتر خزمەتگوزاری سەرەتایی بۆ بچێت و ڕێپێدانمان پێدرێ بۆی دەست بە دروستکردنی خانووەکان بکەین و کۆتایی بە ئازاری چەند ساڵی کرێچێتیمان بێتن. بەڵام ئێستا دوای چەندین بە دوواداسوونمان بۆمان دەرکەوتووە کە تەنیا دەستیمان پێ دەکرێت و هیچ کام لە بەڵێنەکان جێبەجێ نەکراون هیچ کاتێک دیاری نەکراوە بۆی بەڵێنەکان جێبەجێ بکرێن. بۆیە داواکارین لە بەڕێستان کەوا خۆت لەسەر ئەم پرسە بێ دەنگ و بڕیاری پێویست بدەیت بۆی زەویەکانمان تاپۆ بکرێن و خزمەتگوزاری بۆ بچێت و ڕێپێدانمان پێ بدرێت بۆ ئەوەی خانوو لەسەر زەویەکان دروست بکەین لەگەڵ ڕێزدا. لە سەرۆکایەتی شارەوانیەوە وتیان نەخشەکە دەگۆڕدرێ ئەلەساس نەخشەکە ینی بیگۆڕن دوایەوەی کە نەخشەکە بگۆڕن سەوزایی کەم بکەنەوە چونکە مەسروفەکی زۆری دەوێت لە خزمەتگوزاری ئێمە بەوەش گوتمان ینی تا حەدێک ڕازی نەبەوە مشکلە نییە کە نەخشەکەش بگۆڕن بەڵام تاپۆ و ڕێپێدان و خزمەتگوزاریمان بۆ بکرێت.